ئێمە وەک بنکەی بەرگری شارستانی هەولێر و بنکەی عنکاوە هەموو کاتێک لە خزمەتکردنی هاوڵاتیان داین لە مانجی ڕەمەزان وەک ئەرکێکی سەرشانی ئێمە لە خزمەت هاوڵاتیان داین بۆ هەر کارێ چی نەخوازراوە بۆ هەر ڕووداوێکی ئاگر لە خزمەت هاوڵاتیان داین زۆر جار لە کاتی ناخواردنی مەغریب کە فتار دەکەینەوە ڕووداوی ئاگرمان دەبێت ئاگادار دەکرێنەوە کە ڕووداوی ئاگرمان هەیە ئێمەش وەک بنکەی عنکاوە و هەموو بنکەکانی تریش وە هەموو برایەکانیش لە بنکەکانی تر هەموو کاتێک لە ئامادەباشی دانا. الله هەموو مسلمانان ئەو مانگە پیرۆزە پێکەوە بەڕێ دەکەین. ئێمە وەکو بەرگری شارستانی هەولێر بنکەی بەرگری شارستانی عنکاوە و ئەمە 24 ساعت لە خەفەریات داینە کە هەموو برادران پێکەوەینە لە کاتی شەو بیتەن نیوەی شەوبی هەر وەختەیە بیت لە کاتی دەرچوونەوە تشتانەمان هەموو پێکەوەیە و کاتی کە کاتی بەربانجیش دێت پێکەوە لەگە هاوکارانم پێکەوە خواردنەکەمان حاضر دەکەین و پێکەوە لەسەر 1-0 دادەنیشین و بەربانگ دەکەینەوە و الحەمدوللا ڕەمەزانەکەی ئەوە بەڕێ دەکەین. الله أكبر الله أكبر. ئەو کارماندانەیمە بە شەفت دەوام دەکەن شەفتات 24 ساعت دەوام دەکەن لە کاتی 24 ساعتێکە دەوام دەکەن تەمان پشو ناگریتەوە و ئەو کارمەنداناش لە کاتی ئامادەباشیدان بۆ هەر کارێکی نەخوازرا خوا نەخواسە ڕووداوێکە کە ڕوودەدا کارمەندەکانی ئێمە زیاتر ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بۆ هاوڵاتی خوا نەخواسە کە حادیسەیەکەیە ژیانی خۆی دەخاتە مەترسیەوە لە پێناو ژیانی هاوڵاتیشی تر یان کەمکردنەوەی زیانەکان یان کەمکردنەوەی زیانی مادی لە بۆ هاوڵاتیان کە گەڕوودەدا لە حاڵەتێکی ئەوەیە ئەوجار ڕەمەزان زۆر ڕووداو هەبووە لە کاتی ڕەمەزاندا ینی 5 دقەی ماوە بۆ بەربانگ حادیسە بۆ دەرچوون بەربانگیان نەکردێتەوە یان کاتی وە هەبووە لە کاتی بەربانگدا ینی خەریکی ڕۆژشکاندوو بوون ڕووداو هەبووە دەرچوون ینی کات و ساتیان نییە ینی بە بەردەوامی ئەوانە لە ئەرکدان و واجباتی خۆیان دەکەن و لە ئێشگریدا.